لە گەڕەکی یەکێتی قەزای خانەقین کوبرا عەلی بەهۆی سووتانی ماڵەکەی گیان لەدەست دەدات. بە پێی پشکنینی هێزا فریاگوزاریەکان ماڵەکەی کوبرا سەعات 8:30 بەرەبەیان بەهۆی شۆرتی کارەباوە گڕی گرتووە. ئەمڕۆژ خۆی بەتەنها لە ماڵەوە بووە و کەس نەبووە ڕزگاری بکات و بەهۆی زۆری گڕی ئاگرەکەوە جەستەی بە تەواوی سوتاوە و گیانی لەدەست داوە. مێردەکەی لە بەرەوکەلار چولیان خۆی ئیشی تەسریح تەلڤیزیۆنوانە ئەکات لەوەمە چووە غەراز بینی لە کەلار دی تەلیفۆن برازاگەی کردووە وتی بگەیە ماڵمان ئاگر لێ چووە تا من ئەو میمزامە تەلیفۆنم کردگەیمەی ڕاستی یەکەم خێزانەکەی سوتاوە و تیمەکان نەیانتوانی ڕزگاریکەن ئەوە گڕی ئاگر ئەوەنە ئاگرە گری زۆر بوو کەس نەتوانسی ڕزگاری بکە. کەسە نزیکەکانی دەڵێن هاوسەرەکەی کوبرا بۆ هەندێ ئیشوکار چووەتە کەلار و ئێمەش بە تەلەفۆن ئاگدار کراوینەتەوە لە ڕووداوەکە. والله من لە ماڵ بووم لەمسا قوارتیە کردم تەلیفۆنەوە کوتا مامەم حەسەنبی خاوەن ماڵەکەبی وەت بڕستنەپی ماڵەکەم سوزیە لەن خۆی وەتم ئای دەکوت وەت ئامە کەلار بن دی داهاتم من ڕائێرە هاتم دویم هاوساگان هاتنەستە ناو واتفایش لێرا بیە ئەو قاپیشە خۆمە دەست خۆم شیکانمەی وعاڵمیش لێرا بین و ژنەکەیش لێرا دیمە هەل لە پیشتە لێرا فەنەمیابی سوزیابی تەمام و یعنی خلاص کردی بیت بخۆم بانی دامە بەتانیەی و دی شرطە هات و تحقیقات کردین و ژنەکەیش نەخۆشە نانا هیچ کەس هیچ نیەسیان لە مناڵ نوش نیەسیان. کوبرا عەلی تەمەنی 63 ساڵە و مامۆستای خانەنشینە و ماوەی 5 ساڵە بەهۆی ئیفلیجبوونی قاچەکانی لەسەر جێگایە و بەتەنها خۆی و هاوسەرەکەی لەم ماڵەدا ژیاون. شاخەوان محەممەد، هورسات نیوز، خانەقین.